بەیتی تەمبەڵتان بۆ دەگێڕمەوە. ڕۆژێک لەسەر هەیوانێکی پاشا دانیش بوو، کچێکی لەکن بوو، کچەکەی پیاڵەی دەشتن، کابرایەکی فەقیر بەوێ داهات. پاشا کوتی خودایە قودرەت هەر بۆ تۆیە، ئەمنت چۆن دروست کردووە و ئەو کابراشە چۆن دروست کردووە. کچەکەش تۆڕێکی زەینی کابراکەیدا کابراایکی شڕۆڵی گوناحە بوو. تی بابەوە دەزانی بۆ وایە؟ کوتی بۆ وایە؟ کوتیەوە پێتاژ نییە بەسەریەوەیەتی. کوتی چۆن پێتاژ نییە؟ کوتیەوە پێتاژ نییە بەسەریەتی هیچ نییە، بۆ خەفەت تێ نابێ. هیچی شەر بە شەرتێ خودای دەبێ ئەمن تەمبەڵی بەغدا کۆ وەکەم، هەمووانیان ئاورد تێبەردەم، هەرچی لایەکی سوتاتۆ لە ئیمارەکەم، چونکی دەڵی پێتاژ نییە بەسەریەوەیەتی. بەڕەکەوت دەسپەینێ و لە دەشتێکی وەک دەشتە سندێقی ئەو دەشتەی حالەمی دەنگدا و تەمبەڵیان کۆکردنەوانێ و هەموویان بردنم لێوە ڕان کێشان و دان نان و ئاوریان لە چواردەوریەوە تێبەردە. ئاوریان تێبەردان یەکێک لایەکی جلەکانی سوتا لەجێ خۆ جوڵەی نەکرد. تی وەڵا ئەوە باشە، کچەکەم مەدەوەی مارە دەکەم لەجێ خۆ جوڵەی پێ ناکردی. دەڵە کچاندا تەمبەڵەی مارە کرد و ئاشەکۆنێک ئەو لە نێو شاریەوە بوو، بردیان دەوێ ناویشت و بەجیان هێشتن، بەجیان هێشتن و نازانمدا خودایکی بەخێرا خۆی هیچ زێڕێک شتێکی دابوویە بە کچەکەی، هەر تاقە کچەی بوو پوڵێک شتێکی دابوویە یان نەیدابوویە، کارمان نییە لەوێ لە ئاشەکۆنیان خستن و بەجیان هێشتن. ڕۆیشتنەوە خەڵکەکە ڕۆیشتەوە و بەجیان هێشتن و کتیجا تەمبەڵ هەستە خۆکەوە، ئەمن دراوم بە تۆ، ئەمن کچێ پاشام داویانم بە تۆ. کوتی ناخان قسەی وامە فەرمووە، من حەدیوە منێ تەماشا کەوشی تۆکەم، قەت قسەی وا مەکە. کوتی کوڕە ئەمنیان داوە بە تۆ هەستە خۆکەوە. کوتی ناخانمە من حەدیەوە منی هەر قسانیشی لەگەڵکەم. دووسێ جاری پێ گوت و هەروە گوتە کابراکی بەکرێک چ سێ گولزارم شوڵ بۆ بێنە، چ سێ گورجی شوڵە بی بۆ هێنان و کتیجا ئەو جێرانەی لەبەرداکەنە و هەل لای گورجەکانی تێدا بشکێنە، هەل لای گورجەکانی تێدا بشکێنە و ئەو جارەکەەوە چوو لە نێو بازاڕی ناردی لۆکە پەڕەنگی بۆ هێنا و لە هەموو وەجێی داشکان و تۆخەکەی لێکە دەوانێ و هێنای لە لۆکە پەڕەنگیەکەیەوە پێچاو دەرمانی کرد، یەک هەفتە دوو هەفتان دەرمانی کرد و هەتاوەکو برینەکەی چابوونەوە گۆشتەکەی ساڕێژ بۆ ئەو جاوردە وردە جارجارە دەروژووری دەکرد و دەهاتە خوارێ لە تەختەکەی و دەچۆ سەرێ و دەروژووری دەکرد. وردە دەوری مانگێکی دەروژووری دەکرد و دەهات و دەگەڕا و دەچۆ قەراغ شاری و دەهاتەوە. ڕۆژێکی کوتی نێوینا میرزا ئەحمەد دێتەوە ئەتۆ لە خۆ ڕادەبینی بچی دەکەن خواجە حەسەنی بای ئەو لیرەم ئەسپابی کوڵاوان بۆ بینی؟ میرزا ئەحمەد کوتی بەڵێ لە خۆ ڕادەبینم. کوتی لیرێکی دا و کوڕێکی وەکو ڕزگاریشی هەر کوتی بچۆ لە نێو شاری لەو جێ ئەوی لێ ڕاستا بڵێ وەرا نەسیحەت وەرا نەسیحەت ئەمن نەسیحەتان دەفرشم. کوتی بە چەندی بڵێ بە لیرێکیان دەدەن، لیرەکەی لێ وەرگرە بۆم بێنەرەوانی. تی باشە بەڵێ چوو لە قەراغ شاری لەبەردەمی ڕاستەوە بێدا دەڕوانی و بەڵەدی وڵاتی نەبوو تەماشای و ئەوەی دەکرد و تی وەرا نەسیحەت وەرا نەسیحەت کێ نەسیحەتان دەکڕێ؟ تەمبەڵیشتیە من دەکڕم بە چەندی. تی بە لیرێکی. تی بین لیرەکەم دەرێ لیرەکەی لێ وەرگرت و تی جا دەزانی چ بکە؟ کوتی چ بکەم؟ کوتی ئەگەر چوێ مەجلیسان نەتی بە خۆت هەڵدەیە قسام کەی لە خۆوە، هەتا قسەک لێ نەپرسن دەنگێ نەکەی. ئەو جارەکە لە جێیەک دانیشتی هەر تێلۆ جێ دانیشەوە نەتی پشت عالەمەکەوی پشت خەڵکیەکەوی و لەلای پشتەوە دانیشی و گەورە چووکەی نەزانی، هەتا قسانت لێ نەپرسن لە خۆوە قەت هەڵمە دەرێ. ئەگە کوتیشیان چوێ جەیەکی گوتیان پێ خۆشە مەڵە تاران خۆشە تۆرێت خۆشە بڵێ ئەو جێ خۆشە دڵی لێ خۆشە، وەڵا نەسیحەتی چاکیشی کرد. تێرەوەندە بوو تێرە وەڵارەوەندە بوو. تی دەبێنە بم دەرەوانێ وەڵا نامەوێنەوەندە بەوەندەیە من لیرەکە نادەم تێرەوەندەیە پاڵی پێوێنە ڕادەیدادا بەجێ هێشت و لیرەکەی بۆ کچە پاشایە ناواتەوان دایەوانێ لایەوارە لە ترسانی دێرار و وردەوردە ئەلێوانەوە تەماشای دەکرد سەرتاتکەی دەکردن و نەترسانەی دێرە کچە پاشاش بانگی کرد پێ من دەڵم لیرەکە دۆڕاندووە وەرە وەرە قەیدە ناکە مەترسەیتت پێ ناڵەمە ڕۆکە وەرە وەقەیە ناکە خاتری تۆ بێ. پەینی ناردەوەی کێکرد بۆ بەکرێ گرت و دووبارە لیریەکەشی ئەوی لێ وەرگرت و هەرکتی نەسیحەتدار ئەو نەسیحەتت پێ گوتن لیریەکەشی لێ وەرگرت و بۆ کچە پاشا هێنایەوە ئەو جارەکەەوە کاتە سێمینە ڕۆژێ کوتیجا میرزا ئەحمەد ئەو ڕۆدە نێرم لەکن دوکانە خواجە حەسەنی بای ئەو لیرەم ئەسپابی کوڵاوم بۆ دێنی ئەو شتەکەم بۆ نێنی چاوان دەردێنم نەچی لیرەکەی هەموو ڕۆژێ دۆڕێنی بیدێ بە خەڵکی بە قۆڕاوی. تی باشە بەڵێ پرسیاری کرد و بە پرسیار جاری دوکانە خواجە حەسەنی دیێوانی و چۆ کوتیەوە خانم زۆری سەلام گاندووی و توێتی بای ئەو لیرەم ئەسپابی کوڵاوم بۆم نێرێ و تاوەکوونی بۆ خۆم دێم و شتیم بۆ بنێرەتی باشە لە خزمەتی دام و هەرچی دەفەرمیوە ئەسپابم نەماوە هیچی چاکم نەماوە ئەوە بە نەزەرم بڕۆم بۆ شاری بەسترا بۆ توجارەتیە و ئەو دەمێگە هاتمەوە ئیشەڵڵا خەبەرێ دەدەمە تەشریفی بێ هەرچی پێ خۆشە بۆ خۆی بە ئیشتای خۆی هەڵگرێ دوکانی خۆیەتی بەڵێ تەماشای دەکرد تەمبەڵ دەوەی ئەوەندەی خێر وەردەگرت و لەوەی ئەوەندەی خێر سەرداویشت و فکری دەکەەوە جا ئەوە کابرا لەو شتانە و خێرێ دەکا ئەم بڵە بۆ خۆم بۆ نەچم ئەم شتی بێنم ئەمیش خێرێ دەکەم
بلەگەڵی بچم تی هاتەوە بۆ ماڵشتەکە بۆی ناخێراکی هاتەوە کتی وەڵا جا کتێ پاشای خانم وەڵڵاهی دەڵێ ئەوەندەی خێر کردووە لەوە ئەوەندەی خێر کردووە ئەوە دەڵێ دەچم بۆ شاری بەسرا بۆ توجارەتی بۆ دوو وەڵاغانیش بۆ من بۆ شتیم بۆ بار ناکەی و وەڵاغەکەم بۆ بکڕی بۆ سواریە و ئەمیش دەچم ئاوادانا شتی دەکڕم و محامەلەی دەکەم و دەیهێنمەوانی وتی ئاتۆ دەرناچی ئاتۆ چۆن دەردەچی ئەتۆ خۆ دنیان نەدیوە هیچتێکن نەدیوە ئەتۆ چۆن سەرەندەرێ لە شاری بەسرا دەردەکەی و ئەتۆ دەرناچی کوتی بەخوای دەردەچم خانم تەوا بۆم بکڕە دوو ستریچاکەم بۆ بکڕە و دووبارانم بۆ بکڕە و ئەستێکم بۆ بکڕە و شتیم بۆ بکڕە و شتیم بۆ ساسکە بەخوایانیش دەچم دەگەڵی چۆن تەحویلی خوازە حەسەنیمدا بەڵێ چ دوێ چاکی بۆ کڕین دووباری ئەگەوەی لەوێ قیمەتێ دەکا بۆی کڕین و ئەسپێکی چاکی بۆ کڕی و ئەو شتێکی کولێرە ناسکەوە ئەسپابیەگە بۆ خواردن و خۆراکی ڕێبازێ هەرچیەگە هەموو شتێکی بۆ حازر کرد و چۆکن خوازە حەسەنێکی جا خوازە حەسەنە پیاوە مەجدەی لەگەڵ تو دەبێ ئاگاداری بکەی نابێ نیگابانی پێ بدەی و نابێ بینێریە بیری هیلاکەتەوە و نابێ هیچی دەبێ زۆر داگالێ بێ پڕۆ شتێکی لێبێ پێست سەری بەکارداکردنەوە تیجا خارم خۆم زامنی خۆم پێ ناکرێن گاویم پێ بکرێ دەبێ خدا ئاگاداری بکات ناخۆ من زامنیم پێ ناکری ئەمن ئەوەندەی دەتوانم نیگابانی پێ نەدەم و ئەگەنەی نێرمە بیری هیلاکەت و دەنا من خۆ زامنیم پێ ناکری بەڵێ هەستان سپەی نەڕاقەتارن هاریان ساس کرد و سەر ڕێکەوتن ڕۆیشتن و تەحویلی داوە ڕۆیشتن و گەیشتنە وەک لێرەکانە بچنە بانەیان بچنە سەردەشتێ و گەیشتنە بیری هیلاکەن خوازە حەسەنتی هەر کەس بتێ ئاوی قەتارن هاریال کێشێ 200,000 دەدەمی تەمبەڵ کوتی من دەچم کوڕە بۆ خاتی خدای بۆ خاتی پێغەمبەری مەچۆ کوڕە میر زەحمەت مەچۆ کوڕە کتێ پاشای ئەمن دەکوژێ مەچۆ ئەمنە تۆ نانێنم تی وەڵاش کاتێک کتێ پاشا لێ دەکەم دەڕم 200,000 لە کیز من داوە نەیداومی دەی مەجبور دانێشتە خوارێ بەکە من دانێشتە خوارێ و ئاوی هەموو قەتار و نەهار و حالەمەکەڵ کێشا و لێ بوانێ وتی دێم کێشنەوە لە کەمەندا خۆی لە کەمەندان هەڵبەزەکە بێتەوە لە ژێڵە دەغێبەوە شیرێکیان لێدا کەمەندەکان پتەڕە ئەوجا بەر بۆ سەر حەوزێکی بەر بۆ سەر حەوزەکەیگە بەر بوانێ تی خانمێک لەو بەرەوە دانیش بوو پیاوێکی لەو بەرەوە دانیش بوو کتی تۆ خۆشە کتی خەری وڵەتاران خۆشە تەریۆس خۆشە کتی چۆنکە خۆشە ئەجێ خۆشە دڵی لێ خۆشە خۆم دوو لیرەم دۆڕاندن لەسەرەوەگە نەڵم تاڵام تە دەست خۆشە کتی قوربان ئەجێ خۆشە دڵی لێ خۆشە کتی خدا بە قوربانی نەسیحەتکەری خۆتکە بەخوڵا تا سەردا لێ دەکەوت چوو سێ هەناری بۆ هێنا سێ هەناری بۆ هێنانی ئەوەندەوە هاتەوە من بیرەکەی و کتی هەڵم کێشنەوە خوازە حەسەن لە ترسێ کتێ پاشای دەمکوژێ هەموو شیر و گابۆ ڕێندا بەستبوو دەتاوێت تەمبەڵی بەڵێ کتی ئاوی کەو نایە بۆ هەڵکێشم دەی هەڵم کێشنەوە ئاویا کوتی ئەگە خوای کردوێتەوە مای حاشە ئاومان ناوێت هەڵیان کێشا هاتەوە سەرێ ڕۆژاوا بوو تیجا خوازە حەسەن بێ زەحمەتێکە تۆ ئەگاداریە ئەو قەتار و نەهارەی کە من هەتا ماڵت تۆزێک دەچمەوە دێمەوە سەحاتێکم پێ دەچێ و دادێمەوە بۆ خۆم نیگابان دەم ئێوە وەرکەو بەڕە ڕۆیشتەوە سوار ئەسپیوە ڕۆیشتەوە هاتەوە بۆ ماڵەوە ئەگە هاتەوە ئەنێ لەوێ نیوە شێوە لە دەرکەکەیدا کە لە دەرکەکەیدا خانم کتی تەمبەڵ کتی بەڵێ تیجا خانم چوزانێ من تەمبەڵم پێی گەتۆنێ بە خەڵ توانە لە دەرکەی مندا بەڵێ هات بە خەراتنی کرد و دانیشت تووسێ هەنارەکەی دانی و لە دڵخۆی داوتی ئەوە هەتی وەڵەیەکی نەدیوە دەناجا بۆ من دەستم ناڕوە سێ هەنارم بکڕم ئەگەر هەنارم بوێن وەزانی هەناری خواردنێن ئەویشتی هەنارەکەی دانان و نانوچان خوارد و تیوەڵە هات پێم خۆش بە بێمەوانەوە هەنارەشم هێناونەوە بەڵێ هەنارە لەسەر تاقێکی دانان ڕۆژێکی تۆزە لەرزوونەوەتی هات بوویە بە قەرەواشەکەی گوت دا ڕۆڵە هەنارێکم بۆ بێنە بە لە تیکەم تۆزە لەشم دێشێ ئەگە هەنارە هێنا لە تیکە نێوەکەی پڕ بوو لە ئاڵتون تی وەڵای لە دڵخۆی داپم کتی شەر بێ تەمبەڵ شتێک لێ پەیدا دەبێت بۆی ئەو هەنارە هێناونەوە بەڵێ ئەو جارەکەەوە لە دوا هەنارەکەی هەڵگرتن و لە کۆشێکن و لێ ڕاکێشا لە یە خانوبەرەی وە خانوبەرەکەی هینێ ئەحمەد پاشا خانوبەرێکی ئاوە لێ ڕاکێشا و دەستی کرد بە قەڵاباڵەخانە دروستکردن و شتی و ئەسپابی و هەموو حاشایەکی کڕی و ماڵی ساز کرد سێستە لە ماڵە باوکی کتەی خۆشتر بوو لەوێ ئەو لەوێدا دانیشت و قەرەواشێک دوو قەرەواشی لەکن خۆی دانان و ئەو جارەکە و لەوێدا دانیشت تەمبەڵیش ئەو جارەکەەوە ڕۆژن و گەیشتە قەراق شاری بەسرایە لشکە حالەمەکە و قەتار و نارەکە گەیشتە قەراق شاری بەسرایە لەوێ تی ئەو شۆکە هەر کەسێکی پاسیە ئەو قەتار و نارەی بکا بە زامن 300,000 دەدەمی خوازە حەسەن کتی تەمبەڵیشتی ئەمن
تكرا قراق شاري بس لا صد دروز مشدة وصد ستايا دت كوجنو نابت نجابان بكتو والله شكاتك تباش اللي لكم تون ده من نجابان وان إيه وركون بيخم وركون والله واني ورخصني بأخوي هتا وكوني أسبيتير كدو لدوري قطار نهار ذهات ودتشو هتا بري باني دوري نيوساعاتك الشو مابو هلو نديز واني نبري كرش حتى نيو باركانا واشتكي بيبو داينا وقرايا واني قرايا واني كتي أبي خيراكي بقاسان دواي كود قاتكي بربو أو دوي لدروازك يكي مابو لا نيواني بلا ماني كنسي باندي أواندي قوشتو ديل برينو جنر روش تجوري كأبيش قرايا واني وهاتو زيني دا ملوتيك حشيرين بو زيني دا ملوتيك اللي بدانا بو والله ملوتيك تاو دا وهناي كلوكي لا صندوقي كان عشبو كلوكي عن خسر دا منا بو ملوتيك لقلشتو ماكي خود بيتا وانو تياستن بالينين باراندينين بابرن بونو شاري هتاكو الزوا حتى روشتنو تون هركسا باكوتيكي دا روشتن ديك البران لقل خواجه حسني تلك البران وقتو خلاكي كرواسلاكي قلبو يسركاني يسترشتكالي بس نواني وكاوزو سرخصنو هات خانوكي قرتو دبي من دالكي لكن فريكي دانا وقتي للريجنو من دالم بيه بوجنا كم عمري خداي كدو او من دالي لفاش بجماعة أبيش تشو دقرالي نيو شعري تشو مالا شوانكي اذا تشو مالا شوانكي لبيت تماشاي كد جنكا هادا قريا من تيروج بقريبو بكرة كيمربو اشتي وخشكي يعني بودا قري دايكي من اشتنيا فقيري نداري ها بولد من بودا قري